ئێمە وەک نوێنەرانی ئەم قوتابیانی پۆلی 12 کەوا ناڕەزاییمان هەیە بەرامبەر ئەم ئەنجامانی کەوا لە زانکۆلاینەوە بۆمان هاتوۆتەوە بۆ بەڕێزانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بابەت داواکاری دەرچوانی پۆلی 12 ئامادەی ئێمە وەک ئەو قوتابیانەی کەوا توانیمانە دەرەجەی کی بەرز لە 97 و 98 بەرەوسەرەوە زیاتر و بەدەست بێنین کەوا خەونی زۆربەی قوتابیەکانە کەوا بتوانین لە 12 ئامادەی دەرزێکی وا بەدەست بێنن و هەروەها لە بەشتی دڵخوازی خۆیان وەربگیرێن کە کۆلێژە پزیشکەکان و کۆلێژە هەندەسەیەکانە بەڵام دواوی ئەنجامەکانی زانکۆڵین ڕاگەیەندراون زۆربەی قوتابیەکان بێهیوا بوونە و لە بەشت دڵخوازی خۆیان وەرنەگیراون و ئێمە سەرتا زۆر دڵمان خۆش بوو کاتێک کە بەنیمان بە پێی داتاکانی ساڵی ڕابردوو دەتوانین لە بەشی دڵخوازی خۆمان وەربگیرێن واروها بۆ زیاتر دڵمان خۆش بوو کاتێک لا پەرلەمان کاک عەبدولسەلام دەوڵەمەڕی ئاماژەی بەوەیدا کەوا ڕێژەی کورسیەکان بەرزتر ئەکرێتەوە لە گشت بەشەکان بەڵام دواتر بینیمان کورسیەکان کەم کراونەتەوە بۆ نمونە ئەگەر ئێمە تەنها کۆلێژی پزیشکی هەولێری وەربگرین لەگەڵ کۆیە ئەمەگەت ئەو داتەیە باسەکەین بەڵام پێمان مەبەست هەموویە بەڵام ئەگەر وەک کەمکردنەوەیەک سەیری بکەین تێدا دەبینین لە سنووری هەولێر پار 202 کورسی بۆ زانکۆڵین ئامادە کرابوو بەڵام ئەم ساڵەکانی تەنها 150 بۆ 160 کورسی ئامادە کراوە کە ئەمەش نزیک 50 بۆ 6 کورسی کەم کراوەتەوە وەزەرێکی زۆری لە قوتابیان داوە کە بۆتە هۆی ئەوەی کەوا خەونەکانیان لە گۆڕ بنێن ئایا ئەمە بۆ هۆکاری چی ئەگەڕێنەوە و ئێمە داواکارین لە لایەنی پەیوەندیدار کەوا بە زووترین کات بێنە سەرهێڵ و ئاگاداری ئەم کێشەیە ببنەوە کەوا هۆکار چییە بەم شێوە کورسەکان کەم کراونەوە لە کاتێکدا ڕێژەی دەرەجە لە ساڵی پار بەرزتر بۆتەوە بەڵام پار بینیمان کەوا کورسیان بە شێوەیەکی بەرچاو بەرز کردوتەوە بەڵام ئەمسا سەرەڕای بەرزبوونەوەی دەرەجەکان کورسیەکانیان کەم کردوتەوە بۆیە ئێمە داواکارین بە هەموو شێوەیەک بە زووترین کات خەمخۆریەکمان لێ بکرێت و بەهانامانەوە بن نەخێر ئێمە کە لێرەین هەمومان ناومان هاتۆتەوە بەڵام لە بەشتی دڵخوازی خۆمان نەهاتۆتەوە یعنی بەچی یاسایەک ڕەوای ئەبینین کەوا 99 98 لە بەشتی دڵخوازی خۆی ناوی خۆی نەیەتەوە 99 لە توبحام نهاتۆتەوە 98 لە سەیدەلیا نەهاتۆتەوە ئەبێ بڕۆن بە پارە بخوێنن 97 لە بەشی دڵخوازی خۆی نەهاتۆتەوە 96 95 93 نای لە مەحەدێک هاتۆتەوە ئێوە چۆن ئەوە بەڕەوا ئەبێنن یعنی حکوومەت ئەوی بێتە سەرخەت و ماوەیەک پێش ئێستا ئێمە دکتۆر ئارام قادرمان بینی کەوا گوتی ئێمە هەوڵە دەین زۆرترین هەل ئامادە بکەین بۆ قوتابیانی هەژار بە تایبەتی کەوا بتوانن بە شێوەیەکی باش لە گشت بەشەکان بخوێنن بەڵام ئەبینین بەڕاستی یعنی کورسیەکان زۆر کەم کراونەتەوە وەزەرێکی زۆر لە سینی قوتابیان دراوە